شێفی ڕەمەزان لۆ بەربانگی ئەوڕۆ لە گوندی باڵقۆز دەبێت لە قەزای سێمێڵ. لە کۆمەڵگای باڵقۆستم و هاتیمە ئەلێرانە بازاڕی بکەم لە بۆ شێفی. شێف ئەوڕۆ لۆ بەربانگی قەلیە و ساوەرمان لۆ حازر دەکاتن، ئەمنیش کەرستەکانی لە بۆ دەکڕم. سەلام عەلەیکم. عەلەیکم ئەسسەلام. باشی برام؟ سەرچاوە برام. سپاس دەکەم. ئەو بەرهەمانەی کە ئەلێرەنە خۆماڵیە؟ ناوەڵا خۆماڵی نییە. خۆماڵی نییە. ناوەڵا. لەبەر چ خۆماڵی نییە لە وەختێک ئەنگۆ لێرە دەژین و هەز دەکەم بەرهەمی هەیە لە باڵقۆز. لێرە دەژین بە ساف ساڵە حشکیا ساڵیە. وشکە باران زۆر نابواریە. لەبەرەوەی هیچ لە باڵقۆز بەرهەم نەبووە؟ ناوەڵا نینە. ڕاستە. باشە من کە بێرەدا تێپەڕ بووم دیتم زۆر داری لێ، داری زەیتون و داری تو، ئەدی هیچ ئیسیفادە لەوانە ناکەن؟ خۆدەی لام دەستی بڕاشینین ئاودن. شی دەبن ئەگەر بە خۆتان ئەمی ئاویە ینی نە بارانە. زۆر باشە. ئەگەر بتانی هەندێک کەرستەم لۆ دانێ بەس دەبۆم خەناوت زۆرکەی ئەمە عەلاگەمان نایە. دەست خۆش. کاکاوار، گوندی باڵقۆز ناوەکەی لە چیەوە هاتیە؟ ناوی خۆ کەڤن بوو، ناوی کەڤنە باڵقۆز. ئەو حرف ینی پیتا پێشی ئەف چەند گوندێکێت هەین لەوێ منتەقەیە vê deverê. پیتا ئەولی بایە. با ینی مەسەرەن باڵقۆسە باڤیایە باسitkiye batêle bamêre ئەو گوندت هەنێ هەوا gelek zor ینی gelek بای زۆر هەیە ji ber wê ینی مەسەر navê wan باڵقۆسە. زۆر باشە. لە گوندی باڵقۆز چ شتێک زۆر بەناوبانگە؟ تشتی devera me gundekî herî mezin e bi erdê kuşt û kalîvê zîraî yanî geh genim yanî gundekî herî mezin e divê deverê de yanî. زۆر باشە. کشت و کاڵی ئێستا وەچی کۆن مایە؟ Belê hinde kuşt û kal me meselan wê gavê ji rezmeyet mayîn. Rezmeyet mayîn çiyayet mayîn deştêt mayîn yêtkevinin niha çêtkin ve meselan tiriye hejîre ev tiştî wisa yet mayîn. بە خۆت چ بەرهەمەکت هەیە؟ چ دارەکەت هەیە؟ من وڵا dar min teyn meselan min hêjîra heyî min sêva hayî min xۆxayî min mişmija helîka heyî bahî ve tiriye gîze ev tişta hemî min teyn yanî. کاکاوار، لە گوندی باڵقۆز چ خواردنێک زۆر بەناوبانگە کە ئەنگۆ بە بەردەوامی بیخۆن؟ خواردنت بەردەوام مەسەیت کەڤنار وانە بەڵێ لە کوردی لە کەونەوە مابی هەتا ئێستا بخۆن. تشکێ چێتکەن نیسکە شۆربە نیسکە چێتکەن مەسەرەن دۆڵمانە ئەتشتوسا هەمی چێتکەن. شێف کەرستەکانی قەلیەی چییە؟ کەرستەکانی قەلەی پێویستمان بە گۆشتی هەیە، پێویستمان بە دونجی هەیە، پیاز، خێ بەهاراتی قەلیەش بە ئارەزوی خۆتەتەی دەکەی یان تێی ناکەی؟ چ بەهاراتێکمان هەیە قەلیە؟ بەهاراتی قەلیە خاص. بخاسە لە مارکێتەکان تێکەڵە. بەڵێ. زۆر باشە. ئەگەر بەهاراتی قەلیەمان تێنەکرد دەبیت ستێکەین؟ ئاساییە بە پیاز و بە کەمەکری بەر ڕەشتێکی تامی خۆشە قەلیە بە زۆر باشە. قەلیە بەس بە گۆشتی دەبیان بە بریشکیش دەبی؟ نا بەس بە گۆشتی دەبێتن. باشە. ئەوجا وا بزانم قەلیەش ئەها کو گوتمان ستێک تاوەچی تایبەت بەخۆی دەوێ، قەلیەش عینەن تاوەچی تایبەت بەخۆی دەوێ. بەڵێ بەخۆی لە قەدیم بە سێری دایان کرد ئەو سێری نانکردنێ دایان دەنا بە بیلاکسی و قەلیەکەیان ناو دەکرد بەس ئێستا تایبەتی خۆی هاتی ئەوانە عینەنەوەچی سێری ئەوەش سێری زۆر زۆر چاشە. سەرەتا دونگەکەم ورد کردی و جوان شتمەوە دونگەکەی دەکەینە ناو سێرەکەی ئەتە جوان ناوەکەی خۆی دەلاتەوە ڕوونی تێناکەین بەس دونگ بەخۆی قەلیە بێ ڕوومەنای بە ڕوونی بەکار بێت. زۆر باشە. شێف چ گۆشتێک لە بۆ قەلیەی لە هەمووی باشترە؟ نمونە جیسک، مار؟ بەخۆی بە ماڕی دەیکەن و بە گۆلکی دەیکەن بە چێڵی. ئەوەی ئێمە ئێستا چییە؟ ئێستا ئیمە گۆلکە. گۆلکە. بەڵێ.
لەبەر چ گۆڵکت هەڵبژار چونکە ناسکترە لە بۆ قەلیەی نافترە لۆ خەلیای و زۆر خۆشترە لە چاو جیسک و بەرخی چکە جیسک و بەرق زۆر کەم دەبتەوە زۆر ئاوی دەداتەوە باشە لە بۆ ناو قەلیەکەی بێتگەل لە گۆشتی ئەوەی تی دەکەین پیاز و نمونە دەتان بیبەری تێکەین بەڵێ بیبەری ڕەش تێ دەکەم لەگەر خێ بیبەری ڕەنگا و ڕەنگ ڕەنگا و ڕەنگ بیبەری شیرین دەتان تێکەین بەڵێ دەتانی بیبەری شیرین دەکەێت تاین تەماتەی تێکێ بەس قەلیەی ئەو ڕۆمان ئیمە سادەیە سادێ و بە ئاوی خۆی باشە ئەدی لەگەر قەلیەکەی چمان هەیە ساوار ئەمن ساوەرم دانایە باشە برنجی کوردیم دانایە مەرەگەی فاسولیاشم دانایە قەلێ دەبی هەموو شتانی لەگەڵبی شەرد نییە ئیوا هەیە قەلێ دەخواتن بە تەماتە خیاری چۆ قەلێ بەخۆی خواردنە چ قورسە قەلێ بێتگە لە ساوار لەگەڵ برنجش دەبی لەگە بریانی دەبی لەگە بریانی بەخۆی گۆشت تێدایە نابیتن دەگەری باشە زۆر باشە ئێستا ئەوە ڕووناوی خۆی داوە دوونگەکە بەڵێ هەتا جوان ڕوونایەخۆ ئەوە ڕەنجی زەر دەبیتن زەرگەکەمان ئەو دوای گۆشتەکەی دەخین بەڵێ دوای گۆشتەکەی دەخینە سەری کەمە گۆشتەکەش ڕەنجی سپی بوو و دوای پیازەکەی دەخینە سەری باشە دیێ و گۆشتە شف جیر نابیتن ئەگەر هەندێک ئاوی تێنەکەی لە بۆ کوڵان وشتانە یان ئاوی تێ دەکەین بەڵێ ئەو بە ئاوی خۆی تی دەبێ ئاوی تێکەین سمەیە ئەو ڕۆت زەڵاتێکمان هەیە ئەو ڕۆ زەڵاتەی نۆرماڵمان هەیە شێف باشە دەی پێ بڵێن بێژن ئەو ڕۆ زەڵاتەی نۆرماڵمان هەیە ئۆکەی باشە تو دەی بم بڵێ شێف باشە شێف سمەیە جێی شێف بێژنم گرتیتەوە دەمەوێت زەڵاتەی دروست بکەن زەڵاتەکەمان پێویستی بەچێ بە تەماتە بیبەر خەیار ئەو تەڕەتولە دەمان کرد زەڵاتیان ئەوە هەرەوەها دایدەنین ئەو تەڕەتولەیە باشە دەتانی خیارەکە بەدڵی خۆت ئەو شێف هەموو جارێشەها قسەی دەکات دەتانی خیارەکە یعنی اختیاریە بەدڵی خۆت پەلچی لێ بکەوە یان لێ نەکەوە ڕۆت کوی دروست دەکەی پەلچ لێ دەکەوە یان نا وەڵی لێ ناکەمەوە لە بەروی چەقۆکە زۆر گەورەیە نا هەر پێویست ناکە خیارەکە ناسکە ئەگە خیارەکە پیر بوو بەڵێگە پیر بتانی پەلکەی ئێستا ئیوەی دەتانی پەلکەی لێکەوە باشە باشە پەلکەکەی لێ ناکەینەوە خیارەکەی ورد دەکەین ئێستا قەلیەکەشمان حازرە بەڵێ قەلیەکەمان لەسەر وڵی شێف عافرێت و دەتانی بۆ چەقۆ گەورەیش زەڵاتەی دەکەی یان کوزی دەکەی زەڵاتەی بکەم یان کوز بکەم شێف ئەتو گوتم زەڵاتەی دەکەم ئێس زەڵاتەی دەکەم دەبی باش ئەمە گوتمان کوز دەکەین لە پارتیەکەم بەڵام زەڵاتەکانی من ئەجە گەورەیە بەڕای من زەڵاتی گەورە خۆشترە خۆشتر بە سووترە زۆر باشە ئەستەوە تەواوە بەڕای تو ئەتو دروست دەکرێت تو بڕیادێ بزانتەوە یان ئەتو شێفە گەورەکەی باشە ئەم شێفە تو بەدڵی خۆت درستی دەکەی نەک بەدڵێ وەیە باشە ئێستاش لەبەرەوە ئەو خیارەمان هەندێک پێترە دەبی ئەوی لێکەوە بەس لە دوو لای لێکەوە دوولاشی بێلەوە شێف ئەمە شیرینیمان هەیە لەگە قەلیەی قەلیە بەخۆی خواردنە چ قورسە پێویست ناکە شیرین لەگە بیتن خورما ڕەمەزانە خورمای دادەنین بەس لە سفرەکەمان یعنی نابی شیرین دەتانی داینێ بەس قورسە باشە بەڕای من زین لەگە قەلی چ زۆر خۆشە نانی تیری باشە یان نانەک تازە لە فڕی هات بیتەوە زۆر زۆر خۆشە بۆ زۆر ئەو حرەکەی لەکنەوە پێی دەڵێن دایس باشە قفلی دەدەی بۆ ناعیبی خۆی فول کوردەواری زۆر زۆر خۆشە وەڵا شێف ئەوە ئیشی تووە هەر کەسە بە ئیشی خۆی جوانە و دوسێ خیارم لێ ئەوە کردی لێن تێکدای دەستی تو خۆش بشێبەوە بەس لە خۆت دێ ئەو جێ تووە ئێستاش زەڵاتەکەمان مایە حازر بێ و ساوەرەکەمان حازرە بڵێ ڕاستم برنجی کوردیشم دی لەکنە برنجی کوردیشم ئامادە کردیە و مەرەگەی فاسولیاشم ئامادە کردیە یەک مەرەگەمان بەڵێ ئێستاش سفرەکەمان حازرە و کاک هاوار و کوڕەکەی لەگەڵمان و زۆر بەخێر بێن زۆر سپاس فەرموو دەست ڕاکێشن تامی خواردنەکەی بکەن بزان خواردنەکەتان بەدڵە دەست خۆش بی شێف دەستەکان خۆش بی
کاک هاوار بەدڵتە؟ بەێ دەست خۆش ئەنگۆ لە ماڵێ قەلیە و ئەشتانە دروست دەکەن بەێ بەێ قەلیە خواردنەچی کۆنە بەڵێ. لە کۆنەوە هەیە بەڵام لە کنەنگۆ زوو دروست دەکەن درەنگ دروست دەکەن وەڵی کەم دروست دەکەم بەس نوکەژی ماڵە دایکا من یعنی جارە چێتکن قەلیە تێلن سەلاجێ دەیانی زۆر دروست دەکەن بەێ بەێ کاک هاوار پێشتر کە میوانیان داوت دەکرد لە ماڵێ قەلیان لە بۆ لێدەنا دایمەن میوان قەدری زۆر بوو ئەو جا نان و شیوەچی گەرم و گوڕ و خۆشیان لە بۆ دروست دەکرد قەلیە بوو لەگە برنجی لەگە ساوەری ئەوجا هەتا ئێستا ئەو تەقالیدە مایە بەڕای تۆ بەێ مایە مای نوکەژی مای ئەنگۆ لە بۆ ئێوارەتستان لێ نابوو بەڵێ وڵا هەر برنجە و ئەو ئەشیانی برنج و گۆشتە و تەماتمانە هەرە مەرگێ ئەوەیە کاک سەرکەوت بە پێوێت و گەنجی دەخینی وەنیە؟ بەێ قەت حەزت لێیە بە خۆت خواردنی دروست بکەی معبێن دەگەڵ خواردنی کڕوە زۆر حەز لێ حەزت لێ بەێ باشە قەت بە خۆت خواردن دروست کردی لەگەڵدا کرد یارمەتی بدەی بەێ هەندە جۆرە کاک هاوار هەتا ئێستا ئەو گوندە نمونە چ چیرۆکەچی هەیە زۆر خەڵک باز بکات چیرۆکەچی بەناو بانگیان مێژووی چیرۆکی وڵا ئەو گوندیانێ شۆرەشێدا شۆرەشە ئەیلونی هەر دەستپێکە شۆرەشێ ینی بەشداریکی گەل ینی هەمی نەخۆشیت کووردا ئەو گوندە سێ جارە هاتیە سووتنێ دەستی ڕژێمێ بەڵێ ئیدی خەڵکەکە پاش ئەو سووتانانە هەر هەمویان دیسان ئاوەدان کردەوە و کردەوە هاتن چۆن هاتن ینی و سەبی وەختێ زەمانە حکمەتە بەعس ڕژێمە بەعسیاش ناوچووی gelek zulm xelkî hat yani heta xelkit vançiya de jiya bê çi tişt yani ne av û ne nan û çûn bes xwed veşartin ji ber hikmeta behs. Destت خۆش بێ کاک هاوار هیوادارم خواردنەکەت بەدڵ بوو بی زۆر زۆرش خۆش بشێ دەست خۆش بی فەرمونون فەرموو بخۆن.